سەرۆکی پێشووی ئەمریکا دەستی بە هەڵمەت کردوێتەوە لە ئایەتی ئێلنۆی بەجددی داوای لە گەنجانی دیموکرات کرد کە لە خەبات بۆ دادوەری کۆمەڵایەتی و ئابووریدا بەردەوام بن. هەر کات لەو بیرۆکان نزیک بووینەتەوە کەسێک لە شوێنێک پاشەکشەی کردووە بە سەرۆک ترامپ دەستی پێ نەکرد ئەوە ئاماژەیەکە نەک هۆی کارەکە. ترامپ ئەو ناڕەزایەتیە زەق دەکاتەوە کە سیاسەتوانان بۆ مای چەند ساڵە تەشەنایان پێداوە. ئۆباما دڵگەرمی دیموکراتەکانیدا کە لە مانجی نوامبەردا دەنگ بدەن. کاتێک بەشداری ناکەین، کاتێک سەرنجی پێنادەین، کاتێک هەنگاو نانین، دەنگی دیکە و بۆشایی پڕ دەکەنەوە. بەڵام هەواڵی خۆش ئەوەیە لە ماوەی 2 مانگدا هەلێکمان هەیە کە منتیق بۆ سیاستمان بگەڕێنینەوە. ئۆباما لە بەرامبەر ترامپدا خۆی دەبینێت کە بەسەریدا سەرکەوتو گەلێک لە کارەکانی ئۆباما کردبووی هەڵی وەشاندەوە. ترامپ لە هەڵمەتدا چالاک بووە وەک نمونە لە مۆنتانا. ئەو هەڵبژاردنە سەبارەت بە کار و پیشەیە، سەبارەت بە پاراستن و کارە. سوپاس بۆ ڕێبەرانی کۆماری. ئابووری ئێمە بە جۆرێکی بێوێنە لە مێژوودا گەشە دەکات. کەس نازانێت چی ڕوودەدات. هەروەها ترامپ هۆشداری بە پشتیوانانیدا ئەگەر دیموکراتەکان لە نوامبەردا ئەنجومەنی نوێنەران بەگرنەدەست ئەوە وا دەکات هەوڵ بدەن لەسەر پۆستەکەی لابرن. ئێمە نیگەرانیمان سەبارەت بۆیە کە ئەگەر ڕوو بدات بەڵام ئەگەر ببێت ئەوە هەڵی ئێوەیە چونکە نەچون دەنگ بدەن. باشە ئێوە نەچون دەنگ بدەن. ئەو کارناسە پێوایە لە هەڵبژاردننی کۆنگرێز لە نوامبەردا ڕێفراندومێک بۆ سەرۆکایەتیە. مەیلی دەنگدان لە سەرانسەری پارتی دیموکرات و لەلایەن گروپەکانی جۆربەجۆر هەیە و بۆ یەکەم جار گەلێک دەنگدەر بژاردەیان بۆ دەنگدان هەیە و باسی بابەتەکان لە ڕێگای جۆراوجۆرەوە دەکەن. ئۆباما سەلماندوێتی لایەنگرانێکی زۆر بۆ لای دەنگدان بۆ دیموکراتەکان ڕابکێشێت و دەنگ بە کۆمارەکان نەدەن. ئۆباما وێ دەسێت تیژێک بخاتە سەر گەنجان و کەسانێک کە سپی پێزنین. ترامپ و ئۆباما ڕەنگە هەرگیز وەگلایانی بەرامبەری یەکتر لە سەربەرگەی دەنگدان نەبنەوە، بەڵام ئەوان لە هەڵمەتی هەڵبژاردننی کۆنگرێسی ئەمساڵ کەسانی گرنگ بۆ لایەنگری لە لایەنی تر دەبن. شوێنێک مەسەلەی کۆنتترۆلی کۆنگرێس بابەتێکی گرینگە.